سڵەوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتی سەدان هاوڵاتی نێو هەرێمی کوردستان کە لە ڕابردوودا یەکەی نیشتەجێبوونیان لە پرۆژەیەکی لەم شێوەیەدا کڕیوە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان دەڵێن ئێمە بە دەیان هەزار دۆلار پارەمان داوە، یعنی چەندین پرۆژەی جۆر بە جۆر هاوڵاتیان پارەیان پێداوە و چەندین ساڵە چاوەڕێی چارەسەری ئەو کێشانە دەکەن. بەشێک لە پرۆژەکان لە 2010 دەستی پێکردیە، بەشێک لە 2012 چواردە، بەڵام کێشەکان بە هەڵبسێردراوی ماونەتەوە. پرۆژە هەیە لە هەولێر بە ملیۆنان دۆلار، تاوەکو ئێستا پارەی هاوڵاتیانی تێدایە، بەڵام چارەسەر نەکراوە. لە سلێمانی بە هەمان شێوە، لە دهۆک بە هەمان شێوە هاوڵاتیان دەڵێن کایە چارەسەرمان دەوێت، چارەسەرمان چۆن دەبێت؟ بە دوواداچوون بۆ ئەم پرسە بێت. لە هەرێمی کوردستان کێشەی پرۆژەکانی نیشتەجێبوون بەشێک لە پرۆژەکان کە فەشەلیان هێناوە، کێشەی گەورەیان تێدایە. بەشێک لە هاوڵاتیان نزیکەی 1 ملیۆن دۆلاریان بە ڤێلایەک داوە، بە خانوویەک داوە تاوەکو بیکڕن. لە 2012ەوە تاوەکو ئێستا کێشەکەیان یەکلا نەبووەوە. ئەمە یەشێکە لەو هاوڵاتیانەی کە لە دەرەوە دانیشتووە، یعنی بە ڤێلایەکی کڕیوە بە نزیکەی ملیۆنێک دۆلار لە 2012ەوە پارەی داوە تاوەکو 2015، بەڵام تاوەکو ئێستا نا ڤێلاکەی دیارە، نا پرۆژەکەی، ینی هیچ شتێکی ئەو تۆی دیار نییە. داوا لە ئێمە دەکات بە دوواداچوونی بۆ بکەین. کێشەکان قوڵن و تا ڕادەیە گەیشتۆتە چەندین نووسینگە کڕین و فرۆشتنیش بە بابەتەکە کراوە، چ وەبەرهێنەرەکان ئەوانەی هەڵاتون، چ ئەوانەی کە ناچار بوونە، ینی ئەوانەی کە شوقەیان کڕیوە، ڤێلایان کڕیوە، بۆ دەستی دوو بۆ دەستی سێ کڕین و فرۆشتنیان تێدا کردەوە. وابزانین نمونەی کێشەیەکی دیکە چێکە یەکێک لە خاوەن نووسینگەکان دەڵێ گرفتێکی گەورەی هاوڵاتیەک هەیە دەمەوێ پێتی ڕابگەینی. تۆ نووسینگەت هەیە، دەڵێ هاوڵاتیەک هەیە، برادەرێک هەیە، پارەیەکی یەکجار زۆر بە ڤێلەی داوە، بەڵام تاوەکو ئێستا ڤێلەکەی ڕادەستی نەکراوە. ئەو ڤێلایانە لە چ پرۆژەیەکە؟ نرخەکەی چەند بۆ لەکەی ینی پارەی داوە لە چ کاتێک کە باسی دەکەین ئەو عەقدانەی کە لە دەستمانە 5 عەقدە کاکامەران لە پرۆژەی فلۆریاستیە کابرا لە 2012ەوە کڕیوەتی. پرۆژەی فلۆریاستی لە ڕێی کەس نەزان. بەڵێ کابرا کڕیوەتی، بەڵام حتا ئێستاکە تەبعاً کابرا دەوێت بیفرۆشێتەوە، کەس دەی ناکرێتەوە، چونکە هەتا ئێستاکە مەشروعەکە کوڕ ڕاوەستایە ڕاوەستایە. بەشێکی کراوە وەکو ئێمە بەسەرمان کردەوە، بەشێکی کراوە بەڵام تەواو نەبوو، بەشێکی کراوە بەڵام تەواو نەبووە. بەڵام ئێستا کەسش دەی ناکرێتەوە، تقریباً 90 پارەکەشی زیاتر داوە. 90 کەواتە شڕی کردووە پارەکەی. بەڵێ پارەکەت بە من نەبوو، ینی هەندێک باسەوە دەکەن دەڵێن ڤێلا بۆ نزیکەی ملیۆنێک دۆلار شتی وا بووە. ئێستا 70 دەفتەرێکانە یەک ڤێلا 70 دەفتەرە، کەواتە ینی چارێکێکی ماوە. بەڵێ ئێستاەوە 5 ڤێلا نزیکەی بای 3 ملیۆن و شتەشیە، 4 ملیۆن و شتەچیە، 4 ملیۆن و شتێک پارەی داوەتە پرۆژە، بەڵام چەند ساڵە ماوە؟ لە 2000 ئاخر قست کاگەوە ئاخر قست 2015 دایتی. باشە، زیاتر لە 4 ملیۆن دۆلاری ئەمریکی خاوەن پرۆژە یاخود خاوەن خانوو ڤێلا پارەی داوەتە پرۆژە لە چێ؟ لە فلۆریا ستی. تاوەکو ئێستا ڤێلاکەی وەرنەگرتووە، مەترێکی وەرنەگرتووە، هەرتەواو نەکراوە پرۆژەکە. داوای چارەسەر دەکەن. چارەسەرەکە چیە کامەران؟ بە حەقیقەتی حکومەت دەبێت چاوەشی بەگشتی بەو پرۆژان دابەخشێنێتەوە، چونکە هەتا ئێستا کە 90 پرۆژەکان لە بۆ معلوماتت 90 پرۆژەکان ئەو ڕێنمانێت ئەوانەیە تێدا نیە کە بۆ نمونە ئەو پرۆژانە کە لە تورکیا دەکرێت. هەتا ئێستا پرۆژەیەک مەکتەبی تێدا نیە، هەتا ئێستا پرۆژەیە خەستەخانەی تێدا نیە، هەتا ئێستا پرۆژەیەک ڕێگاوبانەکانی بە پێی ستانداردی ئەو خەریتێک کە تەسمیلێکی دەبێت بەو ستانداردی نیە. ڕێژەی سەوزایی سەدان پرۆژە هەیە سەوزایی تۆخانوو کەوایە فرت و فێڵێکی زۆر کرایە. تەحەدا دەکەم لە ڕێ ئەو کەناڵێنگووە سەتادەی ئەوەی کە شوقە و پرۆژەی کڕیە بە ناوی نییە. لۆیە ناب ئەگەر حکومەت بە پیلانەکەی خۆی دانەچێتەوە
ئەوەی کە مەشروعی دەکرێت بەڕاستی خاوەنی هیچ نییە وەک ئەوەی وایە سیارە شعلوزی کڕی. پرۆژەکان هەمە جۆرن هەوڵمان داوە نمونەی ئەو پرۆژانەی کە تاوەکو ئێستا ئەو هاوڵاتیانەی پشکەکانیان کڕیوە فێڵیان لێ کراوە لە هەولێر لە سلێمانی لە دهۆک نمونە وەربگرین. کاکدانا کە پارێزەری ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانە ئەو کەسانەی کە پشکیان هەیە لە پرۆژەی چاویلان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵما ئەو باز دەوە دەکات دەڵێ بە پێی نووسراوێک شاسوار عەبدولواحید پارەیەکی یەکجار زۆر لە خەڵک وەردەگرێ و زەویەکی زۆریش لە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەساسێکی باتڵ یعنی ئەساسێکی بۆش زەویەکی زۆر وەردەگرێت کە نزیکەی 300 دۆنەمە و پارەیەکی یەکجار زۆریش هەم لە حکوومەت و هەم لە هاوڵاتیانیش وەردەگرێت. کاکدانا سلااوت دەبێ تۆ دەڵێی بەپێی یەک نووسراو بەپێی یەک نووسراو شاسوار توانیویەتی فێڵ لە هاوڵاتی بکە و لە حکوومەتیش بکە و خەڵکێکی زۆرش چەندین ساڵە ینی پارەکەی داوەتە شاسوار و شاسوار پارەکەی ناداتەوە. ئەرێ بەڕاست پرسەکە چییە؟ دوێنمی وەرگرتووە کە ئێستا بڕی زەوی چاویلان 750,000 متر دووجایە. لەم کاتەیە 600,000 متر دووجای تەنها بە ناوی خۆیەوەتی ئەوە سەبارەت بە زەوی کە لە حکومەت وەریگرتووە. هەر لە ساڵی 2009 بۆ 11 بڕی 44 ملیار دیناری لە حکومەت وەرگرتووە هەر بۆ پرۆژەی چاویلان. طبعاً بۆ چاویلان بەکاری نهێناوە بۆ پرۆژەکانی نالیە سپەربی کردووە. لە پەنا ئەوەیە 30 ملیار دیناری بە پشک لە خەڵک وەرگرتووە یعنی پشکی لە چاویلان فرۆشتووە بە خەڵک. بەڵام لێرەیە من پرسیارەکەم بۆ بەڕێز دکتۆر محەممەد شکریە لێرەیە بۆ بەرهێنانی سلێمانی یەک نووسراویان بۆ بانکی هەرێم کردووە نووسیویانە سەرمایەی شاسوار عەبدولواحید 87 ملیۆن دۆلار. طبعاً ئەم نووسراوە لە بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی سلێمانیەوە ئاراستەی بانکی هەرێم کراوە نووسراوە خەمڵانمان بۆ سەرمایی کۆمپانیای چاویلان کردووە بڕی سەرمایی چاویلان پێک هاتووە لە 87 ملیۆن دۆلار. بەڵام بە هیچ شێوەیەک دەرچوونی مەیدانی نەکراوە بۆ چاویلان. باشە کاکدانە تۆ باز لەوە دەکەی ینی پشگیری ژووری بانکی بازرگانی بۆ شاسوار کە لە ئەساسدا ینی کەس نازانی پارەکەی چەندە سەرمایەکەی چەندە و چۆنە و چۆنیە. بەس تۆ پێم بڵێ وەکو پارێزەرێک گریمان خەڵک سادەیە بڕوای بە پرۆژەکە هەبووە بە شاسوار کردووە بەڵام چۆن دەکرێ حکوومەت ئاسانکاری بۆ کەسێک بکات کە لە ئەسڵدا سەرمایی نەبوو بڵێ سەرمایەدارە ئەوە یەک دووەم بۆ شاسوار دەرگیر ناکرێ ینی خۆی لە کوردستانە و دەڵێ پرۆژەکەشم پرۆژەیەکی یاساییە. بەڵێ لە ڕاستیە کە بۆ دەستگیر ناکرێ ئەوە پرسیارێکە پرسیاری هەموو کوردستانە. ئێمە لە ساڵی 2015 بە بەردەوامی سکاڵای لەسەر تۆمارەکەی سکاڵاکانیشمان ئەنسوری جەزاییتیایە ساختەکاری کراوە لە ئەوراقی چاویلاندا نایاسایی کراوە پاری وەهمیتیایە سەرمایی وەهمیتیایە بە هەموو شێوازێک ئەبێت بگیرێ بە هەموو شێوازێک. بەڵام کە بۆ ناگیرێ ئەوە پرسیارێکە بەداخەوە نیشانەی پرسیاری لەسەر دادگاکان دروست کردووە زۆر بەداخەوە کە پێت وایە شاسوار بەتەنیا ئەو کارەی پێ دەکرێت؟ خۆی لە ڕاستیەکە کامەران شاسوار عەبدولواحید خۆی بەتەنیا نییە چونکە هەرگیز وەبەرهێنان هەرگیز نووسراوێکی بۆ ناکات بنووسێ 87 ملیار دۆلار سەرمایی هەیە. ئەمە پرۆژێکی دیکەیەوە بەرهێنانە کە لە نێو شاری هەولێر ئەنجام دراوە. ئەم پرۆژەیە پێی دەگوترێت دەشتی بەهەشت
بەشێک لە هاوڵاتیان کە لێرەدا ئەم خانووەیان ئەم ڤێلایە یاخود نازانم یەکەی نیشتە جێبوونیان کڕیوە پەیوەندیان پێوە کردوم دەڵێن باوەڕ بکەن دەخیلی منداڵەکانمان شکاندووە تا پارەی ئەو خانوانەمان کۆ کردوتەوە قەرزمان کردوون زێرمان فرۆشتووە هەرچی هەمان بووە و نەمان بووە پارەمان کۆ کردوتەوە بۆ ئەوەی خانوویەک لەم شوێنەدا بکڕین و تێیدا بژین بەڵام وەک دەزانرێ لە 2012 و دەستپێکی 2010 تاوەکو ئێستا ئەم پرۆژانە بەم شێوەیە بە کەلاوەیی ماوەتەوە. پاشەوەی هەوڵماندا کێشەی چەند خەڵکێک لە سلێمانی وەگرین ئێستا هاوڵاتێک پەیوەندی بە من کردووە دەڵێ لە دهۆکیش بە هەمان شێوە کێشەمان هەیە پرۆژەی ستیستار کە یەکێکە لەو پرۆژانەی نیشتە جێبوون لە 2012ەوە پارەیان داوە پارەیەکی زۆر بۆ دوو شوقا و باز دەوە دەکات 17 دەفتەری داوە بەڵام تاوەکو ئێستا کێشەکەیان بە چارەسەر نەکراوی ماوەتەوە دەمەوێت ئەمە هاوڵاتیەکی عەرەبە عێراقیە لە دهۆک پرۆژەی کڕیوە دەمەوێت لە خۆیەوە جێبیستی کێشەکە بین. مرحبا تقدرين تقول لي شنو مشاكلكم بمشروع ستي ستارز؟ السلام عليكم اخوي. وعليكم السلام. الله يرضى عليكم. مشكور. انا من مقتني مشروع سيتي ستارز في محافظه دهوك للدكتور سعيد الجار. اشترينا في 2012 شقتين كاش واحدة $90,000 والثانية $61,000. باشە ئەمە هاوڵاتیەک بڵێ ئەمە هاوڵاتیەکە باز دەوە دەکات کە دوو شوقەیان کڕیوە لە پرۆژەی ستیستار پارەکەشیان داوە بەڵام تاوەکو ئێستا لە 2012 تاوەکو ئێستا کێشەکەیان چارەسەر نەبووە. هسه المشروع مالتكم وين وصل؟ المشروع احنا سمعنا جتنا وصلت اشاعات انا كنت ساكنه مصر لعلاج زوجي طلعت يعني اشتريتهم وطلعت لعلاج زوجي زراعه قرنيه فاضطرينا نطلع لمصر واضطريت ابقى بمصر لانه هو علاج ولحد ما نزلت انه اذا انتظر اخبار عن المشروع كنت متابعه مع جماعه اصدقائنا في اربيل وفي دهوك انه يتابعوا لي الموضوع بالاضافه انه اخويا مسويت له وكاله من انتم ما مستلمين الشقه مو؟ ابد لا راحوا يشوفوه قالوا سمعوا انه صاحب المشروع انهزم فاضطروا ينزلون اهلي اخويا مسويت له وكاله. تمام وصلت الفكره ئەو باز دەوە دەکات کە لە دەرەوەیە ئەو شوقەی کڕیوە تەنانەت پێویستیشیان بە پارە بووە بەڵام بە پێی زانیاریەکانی ئەو دەڵێت بە دووادابچوونمان کردو خاوەنی ئەو پرۆژەی هەڵاتووە پارەکەی بردووە ئێستاش ئەوان داوە لە بەرپرسان دەکەن کێشەی پرۆژەی ستارستی چارەسەر بکرێ ئێمەش هەوڵ دەدەین بیکەینە پرسیار کە ئەم پرۆژەیە لە دهۆکە با بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرۆژەی بکەین. کۆمەڵێک پرۆژە لە نێو هەرێمی کوردستان بەجێ هەڵدراوی بە تەواو نەکراوی ماوەتەوە. تۆ وەکو سەرۆکی دەستەوە بەرهێنان لە سلێمانی جارێ با بزانین لە سلێمانی چەند پرۆژە ماوەتەوە بۆچی ئەو پرۆژانە تەواو نەکرا؟ بە دەرەجەی یەکەم بەڕاستی ئەمە کەم تەرخەمی و بەرهێنەرە ڕێکخراوەکانی ئێمەش یەکێتی و بەرنانی کوردستان کەم تەرخەمی لەم بابەتەیە وەک پێویستیش تاوەکو وێستەیەکە ئیدارەکان هەر لە پارێزگارەکانەوە هەتاوەکو بۆ سەروانێ ئیجراعاتی پێویست ناکەن بەڵێ بەدڵنایەوە هەنێ لەم وەبەرهێنەرانە بەداخەوانێ بە ڕۆژی نیوەڕۆ یەن و ئەڕۆن هیچ کەس دیان ناپرسێتەوە لە کاتێکە بە ملیۆنەها دۆلار پارەی خەڵکیان خواردووە. یعنی بۆچی ئەم ڕووداوانە دروست دەبن؟ ئەرێ بەڕاست کێشە لە مەسەلەی ئیدارەیە کێشە لە مەسەلەی تێگەیشتنی وەبەرهێنەرە چیە ینی بۆ کێشەی وا دروست خۆی کاکە ئەمانە هەمووی بەداخەوانێ پاژماوەی پرۆژەکانی ڕابردوون ئێمە لەم کابینە تاوەکو ئێستانە هیچ پرۆژێکمان نێ ڕوبەڕووی ئەم کێشانە بوو بێتوانێت بەڵام پێشتر پێوەەر نەبوو بۆ دەستنیشانکردنی وەبەرهێنەر
مشکلەکە لەوەیە پێشتر هەڵسەنگاندن بۆ پرۆژە هەبوو بەس هەڵسەنگاندن بۆ بەرهێنەر نەبوو هەر کەسێک هاتە پێشەوە قاتێکی جوانی لەبەرە کردو بۆ این باخێکی بەست ڕووی بۆ بەڕێوەبەراتە گشتەکان پرۆژێکی تەقدیمە کرد دوای ماوەیەک مۆڵەتێکیانەدا مۆڵەتەکەی فرۆشتەوە بە کەسێکی تر ئەوەی فرۆشتەوە بە کەسێکی تر ئەمە گەورەترین ئەو کێشەیە بوو کە لە کوردستانە دروست بوو و هەنێ پرۆژەشان بەڕاستی هەنێک بەرپرسی نامەسوول لە وڵاتە ئێمەیە بوون بە سەبەب ئەوەی کە ئەم کێشانە دروست بێ بۆ بەرژەوەندێکی کەمی تایبەتی خۆیان بەرژەوەندەکەیان زۆر کەم بووە بەڵام بوونە باعیسەوەی کە ماڵی هەزاران کەس کاولکەن. لە پەیامێکدا بۆ هاوڵاتیان باسی ئەوم کردووە کە چ کێشەکان هەیە لە ماوەی 24 کاتژمێر 421 کۆمنتم بۆ هات هەر یەکەیەک لە پرۆژەیەک دەڵێ پارەم خوراوە کاکە کامەران دەنگم بگەینە بە بەرپرسان ئێمە چەندین ساڵە پارەمان لێ دەخورێت پرۆژەکان زۆرن لە هەولێر لە سلێمانی لە دهۆک و تەنانەت لە هەندێک شوێنی دیکەش ینی پرۆژە هەبووە بەڵام بابینە سەر هەولێر لە سەرەتادا لە هەولێر زۆرترین پرسیار بۆ دوو پرۆژە بوو لە ماڵراوە یەکیان فلۆریاستی ئەوەی دیکەشیان دەشتی بەهشت بەتەمای چینە فلوریاستی طبعا ئێمە لە مانگی تقریبا مانگی یەکەوە یا لە مانگی دوازدەوە على ئەغلب چونکە ئێمە دەستمان بە ئەوە کە چارەسەری ئەو پرۆژانە بکەین کە کێشەیان تێدایە سێ پرۆژەمان چارەسەرکردن وەرین ستی کە ئێستا لە قوناغی جێبەجێکردنەوە و بەبەرهێنەری نوێ مۆڵەتی نوێی وەرگرتووە و خەریکی چارەسەرکردنی کێشەکانە لەگەڵ مقاولینی پێشتر چونکە کۆمەڵە کێشەی تێدا هەبووە چارەسەر دەبی چارەسەر دەبی فلوریاستی لە مانگی دووەوە ئێمە دەمانتوانی بڕیارێک بدەین کە بدرێتەوە بەرهێنەرێکی نوێیانەوە بەرهێنەری کە ئێستا لە سەریتی بتوانیت چارەسەری مەشاکل بکە خۆشبەختانە ڕۆژی پێنجشەممە هەژدەی مانگی شەش ئێمە کۆبنەوەکمان هەیە تایبەت لەسەر فلوریا ئێمە بڕیار دەدەین لەسەر فلوریا یەکلاکەرەوەیە کۆبنەوەکی یەکلاکەرەوەمان هەیە بڕیار دەدەین لەسەر ئەوەی کە چۆن فلوریا چارەسەرێکی وای بکەین ئەو خەڵکی کە کێشەیە کێشەکانی چارەسەر بێت ئێمە دەمانتوانی فلوریا وەکو خۆی بڕوە کە تەدەخل نەکەین لەو بەڵام 700 کێشەی هاوڵاتیان لە ناوی دەمانەوە ئێمە دەمانوێت کێشەکان چارەسەر بن باش هاوڵاتیەک دەڵێ نزیکەی 5 میلیۆن دلارم بەبێ لاداوە لە فلۆریاستی لە 2012 پارەم داوە پارەیان داوە خەڵک پارەی داوە و بەداخەوە پارەی کاملی داوە و هێشتا خانووی خویان پرۆژە فلۆریاستی بە دڵنیاییەوە چارەسەر دەشتی بەهشت کۆمەڵێک مەشاکلی گەورەی تێدایە ئەمە لەوانەیە بە بەرهێنەرێک چارەسەر نەکرێ ئێمە دامانەوە تەجزیئە بە شێوەی تەجزیئە بیان کۆمەڵەوە بەرهێنەرێک بێن چارەسەری بکەن گرنگ ئەوەیە لە قۆناغی دیراستکردندایە ئەم پرۆژەیە هەم بە وێرانە دروست کراوە هەمیش ئێستا وێرانتر کراوە بە حکمی ئەوەی کۆمەڵێک مەشاکلی تێدا دروست بووە هەندێک خەڵکی ئەوارەی تێدا پێویستاوانە لەوێ نامێنن و چارەسەر بکرێ و هەندێک تدریباتی عسکەری لێ کراوە هەندێک خانوتێک براوە کەس دەگیر دەکرێت لەسەر ئەم کەم و کوڕیانی دروستی کردووە دەگیر کراوە طبعاً ئەوەی خەوانی دەشتی بەهشتە لە کوردستان نییە ئەگەرنا هەڵاتوە خەڵک زۆر شکایەتی لێ کردووە و حکمی محکەمەشی لەسرە و لە کوردستانیە دەشتی بەهشت پێویستی بە دانیشتنی زیاترە بە دڵنیایی بەڵام چارەسەرشی دەکات چارەسەر دەبی ئەکید باش دڵنیایی دەدەن بە خەڵک گوندی ئەڵمانی هەیە کانی ئەڵمانی ئەوەی هەولێر لە هەولێر کانی ئەڵمانی مەشاکلەکانی زۆر گەورە نییە ئەمیش لەگەڵ فلوریە لە قۆناغی کوتاییە پێرێ یعنی دوو ڕۆژ پێش ئێستا برەدرانی وەبەرهێنانی هەولێر دیسان جارێکی تر دراسەیەکی تریان دای تێمە لە سەرکانی ئەڵمانی ئێمە ڕەزامەندیمانداوە تەمان ڕەزامەندێکەش لە پێناو مەسلحەتی هاوڵاتیانە نەک لەبەر وەبەرهێنەرێکیان هەر کەسێک لە پێناو چارەسەرکردنی ئەو کێشانەی خەڵک پارەی داوە نەبووتە خاوەنی یەکێ نیشتەجەبوونەکەی خۆی ئێمە پێویستە چارەسەرێک بکەین کە خەڵک هەم یەکەکەی وەرگێ هەم کێشەکانی چارەسەر ببێتن ئەمەش لە وەختێکی زۆر نزیک ئەم بابەتە چارەسەر دەبی کەوایە کارتان لەسەر کردووە با بچینە دووهۆک هاوڵاتێک نامەی بۆ نردوم دەڵێ سڵاو کاکەمە من یەکێکم لەو قوربانیانی ساڵی 2013 شوقەیەکم لە پرۆژەی ئارامستی لە دهۆک کڕیوە ئارامستی ئێمە لە مانگی دوو ئەم ساڵ با بڵێن 2020 دراوەتەوە بەرهێنەرێکی نوێ دوو وەبەرهێنەرن ئەوانە ینی
چەند ڕۆژێک پێشێستاوە بەنێرەکە لە دەرەوەی کوردستانە داوای کردگوتی ئەگەر موافقەی وەزارەتی ناوخۆمبوار گرن دوێنێ موافقەمان بۆ کردووە و ئەوڕۆ دانیشتوانی ئارامستی تەلەفۆنیەوە کرد گوتم هەتا سەری مانگ ئەو بێتەوە وە بەرهێنەرەکە وعدمان لێ وەرگرتووە لە تاریخی دوای یەکی هەفت دەست بە دروستکردنی شوقەکان بکری و تەسلیمکردنی شوقەکان بۆ خەڵکەی کە 10 ساڵ پێش ئێستا کڕیوێتی نەک 2013 لە 2010ەوە دەستیان پێ کردووە ئەمیش کۆمەڵک مەشاکلی تێدایە مەشاکلەکانی تقریبان هەموو چارەسەر کراوە و یعنی حکوومەت زەراری کردووە لە پێناو مەسلحەتی هاوڵاتیان من داوا لەو خەڵکەی دەکەم کە هەم لە کانی ئەڵمانیە لە دەشتی بەهەشتە لە فلوریایە لە ئارامستیە لە هەر پرۆژەیەکی ترە زۆر زەقتمان لێ نەکەن چونکە ئێمە لە جیاتی ئەوان من ناڵم لەوان خەمخۆرترم بۆ حەقی خۆم بەڵام بە ئاراستەی ئەوان لەوانەیە هێمەش زیاتر بی شەو ڕۆژ ئێمە برادران تەکلیف کردووە کە ئەم بابەتانە هەموو چارەسەر بکرێن مەشاکلی زۆر گەورەن دەبی کەوای لەسەرەوە داوا کراوە دەبێ ئەم پرۆژانە هەمووی چارەسەر هەمووی دەبی چارەسەر خودی جەنابی کاک مەسرور سەرۆک وەزیران متابعەی وردی ئەم بابەتانە دەکاتن و بەردەوامیش لە متابعەکردندا بۆی چارەسەری ئەو بابەتانە باشە بینە سەر مەسەلەی ستار ستی هەر لە ستار ستی طبعا پرۆژەیەکە ئەوەی کە دەشتی بەهەشت لێرە تەنفیز دەکرد عینی ئەم پرۆژەیە ئەمە طبعا هەڵبەشاوەتەوە مجموعە بڕیارێک پێشتر دراون کە تعویزی خەڵکەکە بکرێتەوە ماوەتە وەزارەتی شارەوانی ئەو بڕیارانە جێبەجێ بکە کە تعویزی خەڵکەکەیە باقی عردەکەش دەگرێتەوە بۆ حکوومەت طبعا ئەوە خۆشبەختانە زۆر بینا لەوەی نەکراوە زۆر مەشاکلی تێدا نیە ئەمە پێشتر بڕیاری چارەسەرکردنیدەوە ئێمە دیسان تأکید لە وەزارەتی شارەوانی دەکەینەوە کە پەلە بکرێت لە ئیجراعاتی قەرەبووکردنەوەی خەڵکو ئەو بابەتە کۆتایی پێبێتن باشە ئەگەر بچینە سلەیمانی بەڕاستی زیاتر لە 100 نامەم بۆ هاتووە باسی شاسوار دەکات باسی چاویلان دەکات گوندی ئەڵمانی دەکات گریمان لە دەشتی بەهەژ و بەرهێنەرەکە هەڵاتووە بەڵام کاکە خۆ بەرهێنەرەکەی چاویلان و بەرهێنەرەکەی گوندی ئەڵمانی شاسوارە و لە نێو کوردستانە ئێوە بۆ ئیجراعاتی لەگەڵ ناکەن دەبێت چۆنە کامێرا دەبێت خەڵک یەک داوای یاسایی تۆمار بکە لەسەر وە بەرهێنەری کەمتەرخەم سەدان سکاڵای لەسرە پارێزەری کە سکاڵای لەسرە پێویستە دادگا ئیشی خۆی ببینێت چکە من ناتوانم مباشر من دەتوانم ئیجراعاتێک بکەم لەگەڵی ئەوەیە کە من بەپێی مۆڵەتی وەبەرهێنان کە وەری گرتووە پێشتر چاویلان بیانی هەر شوێنێکی تر بێ من دەتوانم بەپێی مۆڵەتەکە ئیجراعاتی یاسایی لەگەڵ بکەم بەوەی کە ئیجازەی وەبەرهێنانی لە هەڵوەشێنمەوە یانی ئیجراعاتی تری قانونی کە قانونی وەبەرهێنان حەقی بە منداوە بەڵام وەرگرتنەوەی مافی هاوڵاتیان ئەوەی کە علاقەی بەوەیە بچن داوا بنووسن لە محکەمە پێویستە ئەنجومەنی دادوەری جەخت لە دادگای سلێمانی بکاتەوە پەلە بکەن لە ئیجراعاتی پارێزەرەکەی هاوڵاتیان دەڵێ دەیان سکاڵامان تۆمار کردووە دەیان جار ئێمە پرسیار ڕێک وا دەڵێ تکا دەکەم ئەو پرسیاری من مگەینیە دکتۆر محەممەد شکری بۆ دەرگیر ناکرێ ئەو کابرایە دەرگیری ناکرێت ئەو پرسیارە دەبێت ئاراستەی دادگای سلێمانی بکرێت سەراحەتەن من ناتوانم یەکێک دەستگیر بکەم چکە من دەستەوە بەرهێنانە من دەستگایەکی دادگایی ئەوانین بەڵام ئیجراعات پێویستە بکرێتن کە خەڵک سکاڵای نووسی ئەبێ محکەمە بە شێوەیەک ئیش بکە کە عدالەت تەنفیز بکە ئاکی باشە ئێوە چاوەڕێی دادگا دەکەن لە سلێمانی کاری خۆی بکە هاوڵاتێش کە دەڵێ ئێمە نزیکەی 400 خێزانی خەڵکی سلێمانین شوقەمان کڕیوە لە گوندی ئەڵمانی 5 دەفتەر پارەمان داوە بەڵام تاوەکو ئێستا هیچ نییە یعنی نە شوقەمان دەدەنێ هیچ شتێک نیە طبعا من لەسەر ئەو بابەتە من لە ڕێگەی بەڕێبەراتی گشتیەوە بەرهێنانی سلێمانی بەدودا چۆن دەکەم و بەدڵنیاییەوە ئەوەی کە پێویست بی لە داواکردنی مافی هاوڵاتیان بووان لەو پرۆژەیە جێبەجێ دەکەن باشە یشکە دەڵێ کا کامەران سلااو بە ئەرگ نەبێت ئێمە شوقەمان لە 2014 کڕیوە لە کۆمپانیای دارولمولکی بابان هیچ شاسوار عەبدولواحیدە بەڵێ 3 ساڵە دەبایە 3 ساڵ بەردە ئێستا وەریان گرتبووە تەواو نەبوو بە هەمان شکل ئێمە متابعی دەکەن لەگەڵ وەبەرهێنانی سلێمانی و ئینشاءڵەوە هەوڵ دەدەین ئەو خەڵکە بگاتە حەقی خۆی حەقی شەرعی خۆی کە ئەوەی داوە و جگەلەوەش مەسلەی غەرامات و ئەوانەی خەڵک کە لەسەری کەلەکە بۆ دەکرێت ینی لە ڕێگەی دادگاوە ئەو بابەتانە چارەسەر بکرێت باشە سەبارەت بە زەویەکان ئەو ئەوانەی گوندی کۆری زەویان وەرگرتوتەوە ئاگاداری ئەو مەسەلەن کە ئەمانە تعویز کراون طبعا بەشێک لە گوندی کۆری لابراوە تعویزی خەڵکەکە کراوە پێی مابی پرۆسی تعویزەکە خلاص بووە تاپۆ نەکراوە دەڵێ کەی تاپۆ دەکرێت طبعا حکوومەت پەلەی زیاتری هەیە لە خەڵک بۆ تاپۆکردنی زەویەکان
پێش دوو ڕۆژیش کۆبوونەوە بە سەرپەرشتی جەنابی سەرۆکی حکوومەت لەگەڵ ئەو دەستگاوانەی وەزارەتی عەدلە ئێمەینە وەزارەتی شارەوانیە بۆ تاپۆکردنی هەم ئەو کارتانەی کە پێشتر دراون ئەو زاویانەی کە تاپو نەکراون بۆ تەواکردنی تاپۆکردنی ئەو خانەی کە بە تەجاوز دروست کراون زائیدەن ئەو شقا و خانوانەی کە لە دەستەیە بەرێنان لە ڕێگەی پرۆژەکان نەشتەجێبوون دروست کراون هەمووی پەلەی تێدەکراوە و جەخت دەکەینەوە کە خەڵکیش هاوڵاتیانیش سەردانی تاپواکان بکەن بۆ ئەوەی بەزووترین کات ئیخانۆ و ڤیلا و شقا و ئەوانەی خوان یا زاویەکانی بە ناوی خوان بکەن و سەنەدی قانونی خوان وەرگێرن. سکاڵای زیاتر لە 421 کەسمان گەیاندا بەرپرسان لە حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بەو کەسانەی کە چەندین ساڵە پارەیان داوەتەوە بەرهێنەران بۆ کڕینی شوقا ڤێلا یاخود خانوو. لەو چوارچێوەیەدا هەوڵماندا وەڵامی تەواوی پرسیارەکان و کێشە و گرفتی هاوڵاتیان وەربگرینەوە. بەرپرسان لە دەستەیەوە بەرهێنان دەڵێن ئەم کەیسە کەیسی مافی هاوڵاتیان کە پرۆژەیان کڕیوە خودی سەرۆکی حکوومەت گرنگی و بایەخی پێداوە. ئەگەر لە ڕابردوودا خەڵکێک بە هەر فرت و فێڵێک بێت فێڵی لە خەڵک کرد بێت بەڵام ئەوان دەڵێن بە وردیەوە چاودێری پرۆژەکان دەکەین و وا دەکەین بە هەر نرخێک بێت مافی هاوڵاتی بگەڕێتەوە. ئێمەش بە دوواداچوون لەسەر پرسەکە دەکەین تاوەکو هاوڵاتیانیش مافەکەی خۆیان وەردەگرنەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.